عمران ولا يلا شو قربانك قربان بەردەوام دەبین لەمانگرتن تاوەکوم داواکاریانەی ئاماژەی پێدەدەن بۆمان جێبەجێ دەکەن. یەکەم هەرچی زووە بڕێ لە دامەزراندنمان بدرێت پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن. قەرەبووکردنەوەی 4 ساڵ چاوەڕوانیمان هەژمارکردنی وە خزمەتی ئیداری و سەرپشکردنمان لە دوو بارەوە درێژەدان بە خوێندن. بۆ ڕای گشتی ڕادەگەێنین سەلامەتی و ئاسایشی دەرچوانمان لە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانە. دەستەی نوێنەرایەتی دەرچوە یەکەمەکانی ساڵی 2016 بۆ حەڤە لەگەڵ ڕێزدا. تەبان ئێمە لە پەرلەمانی کوردستان بە هەموو توانایەکمانەوە پشتیوانی ئەم بەڕێزانەکەین لە یەکەم و دووەم سێمەکانی زانکۆپی مانگاکان لە ڕابردووشدا یادداشتیان پێشکەش کردووە. ئێمە یادداشتمان گەیاندۆتە ئەنجومەنی وەزیران بەداخەوە وەڵاممان درایەوە کە لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێرباری دامەزرانی هیچ کەسێکەوە. بۆ ئێمە هەمیشە پاڵپشتیانین و پێمان وایە ئەوانە چینێکن توێژێکن ئەبێ شایستەی ڕێزن خەڵاتی ڕێز لێنانیان پێشکەش بکرێت لە هەموو وڵاتێکدا ئەمانە یەک هەر لە ساڵی تەخەڕوجیان دا ئەمەزرێنرێنەوە بڕوانامەکانیان شایستەی ئەوەیە کە دامەزرێنێرێنەوە نەوەک بەداخەوە ئەوان ئێستا نەکدا نامەزرێن دەرفەتی کاریان لە هەلی هەم لە گشتی هەم لە دەرفەتی کاریان لە کەرتی تایبەتە بۆ ناڕەخسێندرێ و بەداخەوە بەشێکیان ئێستا کار و پیشەیەک دەکەن لایەق نییە بەو بڕوانامەیە کە بەدەستیان هێناوە ناومێدیان کردوون و تەواو بێ هیوا بوون و ئێمە پێمان وایە ئەوانە ئەبێ ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت هەبێ بەشێک هەبێ لە بودجە تایبەت بێ بە دامەزرانەوەی ئەو قوتابیە بەڕێزانە و نەکەر ئەوانە دەرگای دامەزراندن کە نزیکەی 5 ساڵە داخراوە ئەبێ بەڕاستی بەو شێوێ نەمێنێتەوە چونکە ئەوە بێهیوایی خستۆتە نێو ساحەیەوە و گەنجانی بێهیوا کردووە ناچاری کردوون کە دەست دەنە پرۆژەیە کە لایەق نییە بە ئیش و کاریان و خزمەتکردنی ئەم دەرچوانە لە کەرتی گشتی بە دام و دەستگاکانی دەوڵەت بە زانکۆپی مانگاکان جموجۆڵێکی نوێ گەرموگوڕی ئەخاتەوە پرۆسی خوێندنەوە چونکە بەداخەوە ئێمە ئاگادارین لە زانکۆپی مانگاکان بەشێکی زۆری مامۆستایان ئێستا دەستیان داوەتەوە پرۆسی خوێندن بۆ ماستەر و دکتۆرا کەلێن و فەراغێکی زۆری دروست کردووە ئێستا دەرفەتی کار بۆ ئەوانە بڕەخسەندرێ بۆی کە پسپۆری شارەزایان لە بوارە جیاوازەکان بخانە بواری خزمەتەوە کەرتی تایبەتیش بەهانە و پۆزیشی خۆی هەیە بەوەی کە ئەوانە کاتین دەرفەتی کاریان بۆ بڕەخسێندرێ لەوەیە لە هەر سات و کاتێکدا وەزارەتی خوێندنی باڵای ئەنجومەنی وەزیران بڕیار بدا پیشەکە کارەکە بەجێ بێڵێ بۆیە ئەوانە هەم لە کەرتی تایبەتیش لە دەرفەتی کاریان لەدەستداوە هەم لە کەرتی گشتیش کە تا ئێستا بێئومێد بوون پشتگوێ خراون پێم وایە ئێستا کاتی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە ڕێژەیەکی کەمن ڕێژەیەکی زۆر نین بودجەیەکی تایبەتیان بۆ تەرخان بکرێ دەرفەتی کاریان بۆ بڕەخسێندرێ و بخرێنەوە سەرکار و خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەش بکرێت کە حەق و شایستەی مافی خۆیان ئێمە ئێستا هەڵوێستمانێکەمان دەگرین تا و کاتی جوابمان دەدرێتەوە ئێرە چۆڵ ناکەین تاوەکو لایانی پەیوەندیدار وعدێک بە نووسرا و پێمانەڵێ کە دامەزراندنمان نزیکە و پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بێ دامەزرێت باز لە هەولێر ئەم گربوونەوەکان یان لە شارەکانی تریش ئەم گربوونەوە ئێمە لە هەولێر پێشتر زیاد لە 15 جار گرتبوونەوەمان ئەنجام داوە لە بەردەم نووسینگەی پەرلەمان لە بەردەم پەرلەمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە بەردەم شوێنە گشتیەکانی لایەنە پەیوەندیدارەکانی سەر بە کەیسەکەمە